گفتوگۆی زیاتر دەکەم میوانەکەمان بەڕێز شێخ مرشید ماشوق خەزنەوی کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی ڕۆژاوای کوردستان لە ئەوروپاوە لەگەڵمانە. جەنابی شێخ مرشید زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. قسەیەوە چییە لەبارەی دۆخی ئێستای گەڕەکە کوردنشینەکانی حەلەب؟ گەلک سپاس بۆتە تەمەند درێژ بێ، سپاس بۆتە و بۆ هەمێ تەماشەوانین هێژە بۆ قەناڵی وە. ئیرۆ مخابن ملەتی مەی کورد ڕۆژئاوای کوردستانی و بتایبەت لە هەردوو تاخین کوردال شێخ مەقسوود و ئەشرەفی دە بەرخۆدانێکی گەلێکی مەزن دەنا دهێمبەرێ شەرێکی قڕکردن و تنەکردنا ملەتی کوردە و برگ و ملتی کرد و ئیرادەینا بشکێنن. مخابن ئیرۆ شەرێکی گۆ ئەمبێژن هەوڵ ددن گۆ بدەستێ خەلکن غەریب، یعنی ئیرادەی ملەتی کورد بێشکاندن لێژی بیر دکن گۆ ئەف ملەتی هانا ملەتێکی گۆژیانە خۆ حەمێ دێ بەرخۆدانێ دە دەرباس کریە، دێ تەکۆشینێ دە دەرباس کریە، ji bîr dikin got ev milletê hana wê bimrê û qebûl nake goserî biçemênê. Milletê Kurd jî bi hertim helwesta xwe didê diyarkirin. Rasta eva nêzîkî 6 mehaye her du taxên me li Şêx Meqsûd û Eşrefiyê têne dorpêçkirin û ewa serê sê rojaye tê topbarankirin. سیویل برخوددن هێزێ مەی ئەولەهی ئەساییشیل برخوددن دهێمبەرێ وان تۆ بە بارانێ گولسەروان هەردوو تاخا دکن لێ مۆراڵێ وا بلندەش بەرگۆ بنگەهەکی مەزن ملەتکی گۆ ملەتی وینال هەر چارپارچی کوردستانی لە پشتاویە ji ber wê yekê moralê milletê me jî elhemdulillah gelekî bilindin. Şervanên me hêzê me ewlehî li Şêx Meqsûd û Eşrefiyê moralê we gelekî jî bilindin berxwe didin berî demekî nêzik jî em diriya telefonê li gel wa bûn mel ehwalê wan dipirsîn hin birîndarê wayî got birîndar bûne hatin xwe derman dikirin û careke dît vegerane sengerê şer û we berxwe û milletê xwe dan parastina namûs û rûmeta milletê Kurd dikin. باشە چی ئەڵێن لەبارەی ئەو گەمارۆدانەی کە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیەی گرتوتەوە و ئەو هێرشە هەڕەمەکیانەی کە لەلایەن گروپی هێزە چەکدارەکانی سەر بە حکوومەتی سووریاوە دەکرێتە سەر ئەو گەڕەکانە؟ ئەوە تشتێکی دێ دیارکردن گۆ مخابن ئیرۆ سووریا نە ئەو سووریا گۆ گەلێ سووریا حز دکرد یان ژی هێزر دکرد. ئیرۆ مخابن حکوومەتا گۆ ئیرۆ تێ دەست نیشانکردن دەمکیل شامێ bi destê dewletên dîne bi taybet bi destê Tirkiyeyê kar û xebatê xwe dike. Ji ber wê yekê jî em dibînin got îro milletê me Kurd li Şêx Meqsûd û Eşrefiyê ne tenê berxwe didê di hemberê çetên Şamê de, berxwe didê di ber Tirkiyeyê de, berxwe didê di ber çetên Şamê de, berxwe didê di ber çetên Biyanî de êgo li derdora her du taxên Kurda هم بونا و هول ددن قرمتا ملتي كرد بشكينن مخابن سوريا دكتا درباسي شركي قلكي مظن بو قرك فيرنجي نهات باكرن تبلغو هاسدي وملتي كرد هر تمجي دستي خوا دريج كرنا بو ديالوغي بو دانوستاندني دفان دمين نيزيك دشي گو ديالوغ بردوام بو ما يذكر جو برسوا شام جريا امري جو جرا هاتج انقراي خست جو ملتي كرد بشكينن شعبي وينا بشكينن ليجي بير دكن جو اف ملتي هانا نايش كاندن اف ملتي هانا هرتموي برخبدي اف ملتي هانا جي جياني بهتر جي عزتي وكرامتها خوا حزدك جمرني بهتر جزلتي عاجزه جبروي يكيجي از نزانم که افشری هناوی چقاسی دوم بکد روژین خوده لیتشتی گو از بیگو مانم جه بهوری کی تمامی الدفمن دوی ایرادا گو مدرخوان شروانا دادید داویا وی شری سرکفتن بو گلی می کرد ملتی کرد تجاری سری خوا ناچمینی. باشە بەڕێز شێخ مرشید پەیامی سەرۆک بارزانی هەبوو پەیامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو هەڵوێستی هەرێمی کوردستان چۆن دەبینن بەرامبەر پشتیوانیکردن لە ڕۆژاوای کوردستان و بەتایبەت ئێستا و دۆخەی کە لە هەردوو گەڕەکە کوردنشینەکە هەیە؟ برین هاجی تشتکی نغری بل سر هرما کردستانی گو پیشگرتیا برای خوی روش آوای کردستانی هاتیه کرن
برین هاجی او خزمت و خبات و پشتوانی کریه ایروجی پیام سروک مسعود برزانی و بریز بافل طلبانی جبو پشگرتیا روش آوای کردستان تشتکی گلکی گرینگه و بریز مسعود برزانی دکار رولکی گلکی مزنجی بلی زینی بدخابو خاطری گو راوستاندنا وی شر گو ایرو هول تکرن قرقرنا ملت کرد سروک مسعود برزانی دريات تيكلية خدا قل دولة نافنا تويدة لقريات تيكلية خدا لقل تركيا إذا دكاري زغتك بكار بينيش بو خاطري پشتوانیا گلی کرد روش آوای کردستانی و بتایبت لشیخ مقصود و اشرفی جبرویه که جراستی هزین می سیاسی لباشور کردستانی لباکور کردستانی لروجهلات کردستانی گو ایرو اوجی ده برخودانه کی گلکی مزن دنا تبلویجی دکارن رولکی گلکی مزن بلیزن دریا پشتوانیا روش آوای کردستانی ده دریان وان تکلیه واده لگل امریکا لگل فرانسا ده لگل المانیا بریطانیا هزین ناف نتوی گو خودان تأثیر و باندورن ده سوریای بگشتی و روش آوای کردستانی بتایبت هیچ داوای هاوکاریتان کردووە لە کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ ئەوەی لە پشتی کورد بوەستن و لە تەنیشتی کورد بوەستن لە بەرامبەر ئەو هێرشانی کە دەکرێتە سەریان یعنی ئێستا بینین حکوومەتی دەوڵەتێک بەرامبەر بە دوو گەڕەکی کوردنشین وەستاوە بێگومان سیاست مدارن کرد بتایبەت ئێڕۆژ ئاوای کوردستانی ئەو داخوازکردنە و کاری خۆ دیکن و سیاست مدارن کرد ji her çar parçe Kurdistanê emro li Ewropa li diaspora li welatê penaberiyê bi yek dengî bi yek dilî xizmet û xebata xwe dikin şopênin tiştê gul welat tê kirin ji ber wê yekê wê peyamê digihêne cihên taybetî got cihên biryarê ne di Ewropayê de di heman wext de gelê me Kurd li Ewropayê li ser piyaya li meydanaya li şeqamaya ji bo xatirê piştevaniya gelê wîna li Rojavayê Kurdistan بتایبەت شێخ مەقسوود و ئەشرەفی وەش بۆ خاطرێ پشگرتیا وان پەیامên گۆ سیاست مەدارên کورد دixwazin digihêne wan cihên goxudan te'sîr û bandorn bêguman ew kar têkirin û gerek bêkirin û berdewam e jî جەنابەت گوتت کە حکوومەتی سووریا لە دەست وڵاتانی دیکەدایە پێتان وایە ئەمەش کاریگەری و دەسوەردانی وڵاتانی دیکەی تێدایە بۆ هێرشکردنە سەرم گەڕەکانە بێگومان تأثیرە دەولەتên دەردۆری me Sûriyayê heye bi taybet Tirkiye got ez dest nîşan bikim xudan te'sîr û bandoreke gelekî mezin e li ser hikûmeta demkî ya Şamê bi taybet li ser Ebû Muhammed el Colanî eger bikaribim jî û bidime xuyakirin ez ê bêjim emro serokê Sûriyayê Erdogan û Ehmed Şerዕ mîna waliyekî ye emrê serokê xwe tenfîz dike ji ber wê yekê ev însanê got îro li Şamê kontrol dikin ne wek Sûrî fikir dikin ne wek Sûrî danûstandinê dikin ددما گو ایرو دانوستاندن هسد بواره دیکی درگهن دیالوگ بواره وکریه او هولدانه دیکن گو وی ملتی هانا تنبکن وی ملتی هانا هابونا وینا بشکن رمتا وینا بشکن لی ملتی کور تجاری نایشکاندن زۆر باشە پەیامی ئێوە وەکو کەسایەتێکی ئاینی چییە بۆ ئەو دەوڵەتانەی کە پشتیوانی لە حکوومەتی سووریا دەکەن ینی خۆ کوردیش مسلمانە گەلێکە نەتەوەیەکە کە لە هەمان ئاینی ئیسلامە ینی بۆچی بەم شێوەیە دژایەتی دەکرێت پەیامی ئەوە چییە؟ دەولەتێن گو ئەمرۆ خودان باندۆرن لە سووریایە مەسەلەی مسلمانتیە ژوارە نەگەلێکی گرینگە بقاسی گو مەسەلێن بەرجەوەندیên دەولەتێن وانە ژوارە گرینگە ji ber wê yekê gerek em behsa wê babeta musulmantiyê nekin îro milleteke geleke ji bo xatir rûmeta xwe ji bo xatirê hebûna xwe ji bo xatirê nasnameya xwe ji bo xatirê zimanê xwe îro tê binpêkirin îro hewldan têkirin got wî bê şikandin rûmeta wîna bê şikandin ji bo xatirê hin bercewendiya ji ber vê yekê eger peyamek hebe ji bo xatirê van dewletên xudan bandor û nê sobel xwe poşman bibin divê bete pişgirtiya got îro hûn didine wan kesên got çete bûn heta duho jî şerê we dikirin heta duho jî xizmet û xebata wana dijî we bû îro jî fikr û ramanê we her tim wê dijî we bê
دوستي ويرسن ديسوي ملتي كرد الهر چار بارچه كردستاني بنجبر ويكي بياما هاري جرينج جملتي مي كرد ريال تايبت الشيخ مقصود وأشرفية لجهة خبن لتاخي خبن دمالي خدبن برخدانا خو بدو منن برخدانا خو بردوام بكن تكوشينا خو قر بكن ملتي وي كرد الهر چار بارچي كردستاني لبشتا ويا ملتي وي كرد جسليمانية جهوليري جدهوك جزاقو جآماد الشرناخ جمهابات جإيلاما بريندار حميجي البشتا ويا أي قلي كرد روج آفاي كردستاني وبتايبت شيخ مقصود وأشرفية جبر وياكي بياما هاري جرينج ملتي مي كردا جبر قد دسبيكي دا أم بخوبه ورن أف ملتك أفا بدهن صالا نيزيكا صد صالي بلانو تينا كرن سرفي ملتي هانا قو بيت نكرن ملتي كرد هرزندية نامري زۆر باشە ئەو کاتێک کە حکوومەتی بەعس ڕووخا لە سووریا هەوڵاتیان بێ جیاوازی هەموو پێکاتەکان زۆر دڵخۆش بوون بەڵام کاتێک کە ئەحمەد شەرع هاتوۆتە سەر دەسەڵات ڕۆژێک بەرامبەر بە عەلەویەکان ڕۆژێک دروزەکان و ئێستا بەرامبەر کورد کۆمەڵکوژی و کوشتاری ڕاستەوخۆ ئەنجام دەدرێ و ینی بە ئاشکرا خەڵک دەکوژرێ پێتان وایە ئایندەی ئەم حکوومەتە چی بەسەر دێت ئایا ئەم حکوومەتە دەتوانێت بەرگەی ڕوبەڕووبوونەوەی ئەم پێکاتە جیاوازانەی ناو خاکەکەی بگرێت؟ يعني تشتكي قالكي نورمال بو دميغو هريني ريجيما بعثو ريجيما أسد روخا حمو قلن سوريا يبحم بيك هاتين وينا كيف خوشبون لي نايوي معني قو ام كيف خوشبون بهاتنا احمد الشرع تبلو قو ازدكارم بيجمجي هاري راست قو دنافان كسن قو ايرو لشامي حكم دكن احمد الشرع جبر قو احمد الشرع ابو محمد الجولانية خضاني فكركي تندروا واضحة خيايا هيج دما قول ادلب وفكرو راماني وينا ديارن اف انسان هانا نكاري تبك هاتين دي قبول بك واب انسان ويجبلي خواج غيري كسنجو دي شكل رنجي ويدنوي نكاربي قبول بك جبروي يكي راستي ام قالك نما نعجي مايج ابو محمد الجولاني بوما تم مفاجأة جي تشي نبونا جفي كاري خرابي جو ابو محمد الجولاني ديكي جبرجو فكرو راماني ويناج دقا يكم فش ثانية يكم ف ينجي بري جو بيجي شاميجي فكرو راماني وي بوما حمكا ديار بون قوي ديجيتيا فاقم بيك هاتيا بكش بروي كي دمي جو نوجهش دس بيكر بملي علوية دا بملي درزية دا ود همان وقت دا قفو تهديد يخوا لسر ملتي كرد بردوام دكر وفا ايروجي ام دبينن جو تاخن كردا بومبا باران دكن تشتكي نغري باش بروي كي بيش روجا سوريا يجي بفان كسن جو ام دبينن خداني فكركي تندرون حمو كسن خداني فكر راماني اسلامي سياسينا ها كارو طبيعته وانا يعني يتوي بڵێ کە پێشتر تەنیا حکوومەتێکی شۆڤێنی بوو کە بەرامبەری وەستا بووە بەڵام ئێستا حکوومەتێکی شۆڤێنی ئیرهابی ئاینی بەرامبەر بەگەلی کورد وەستاوەتەوە بيغو منبري نها حكومتك قومي شوفيني بود دما بشار الأسد دو رجيما بعزتا إيروجي حكومتك إرهابي ترورستي خداني فكرك تندرو إسلام بوخة دزية إسلامي بوخة بكارتين لدين إسلامي جي وشكار وخبات وكاري قودكي بريئة دين إسلامي رينادي مسلمانك جو تجاوزك بكي لسر إمروفك دي بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي أو كسي جو ببي بشتيفان آلي كار دي كشتنا مروفك دا بتاني بدسبيكا يقوتني نقو بيجي بكوشن هما تاني بيجي بو دسبيكا قوتنا بكوشن بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي تي روجا قيامت لسر آنيا وينا هاتية نيفساندن بهيفيج رحمة خدي تعالى جبر بيك الجوري بيفان مسلمانتي خراكرنا كعبة مشرف حسان ترج أزيتو كشتنا مروفكي جبر بيك كاري قوئيرو أحمد الشرع دكيجي تشتكي ويب إسلام ومسلمانتي رجينينا زۆر باشە جەنابی شێخ ئێوە پێتان وایە کە سیستەمێکی گونجاو بۆ سووریا چییە و داهاتووی کورد لە سووریا چۆن دەبینن؟
وەکی گۆ ملەتێ مە دەستنیشان کردە وەکی گۆ تەفگەرە مەی سیاسی کورد دەستنیشان کردە د کۆنفرانسە اتفاق و یەکیتیە دەدمەها نیسانێدا لا مرکزیە سیاسی ئەوە چارەسێریە هەری ڕاستە ji بۆ پێشەڕۆژە سووریایش بەربێ یەکێژی ئەم پیشتەوانێ وێ داخوازە تەفگەرا خۆی سیاسی دکن ئەز وەک مرشد خەزنەوی وەک گەنجێکی کورد دەدلێ مدە هەر چاندیە کورد و کوردستان دەدلێ مدە هەر چاندیە هەر هاتیە نەقشکردن کوردستانە مەزن ئازاد لێش بەرڤان ڕەوشن دەمکیدا ئەم پیشتەوانی تەفگەرا خۆی سیاسی دکن تەفگەرامەی سیاسی ئیرۆ هەلوەستاوێنە ئەوە گۆدریە لا مرکزیە سیاسی نەناوەندیە سیاسی ئەو چارەسەریە ڕاستە بۆ پێشە ڕۆژە سووریایی. ئەگەر بۆ شێوەیە نەبێت مەترسی لەسەر گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردستانیەکان چەندە و مەترسی لەسەر کورد لە ڕۆژاوای کوردستان چەندە؟ بێگۆمان چاوە گۆ بەری نەها رێژیمە بەعس دریا وێ زنارە عەرەبیدا ئەو کاری خراپی شۆفینی دیموگرافی کرد وێ دیسە ئەو کاروێ ئێ دووبارەکردنش بەروەیەکێ ئیرۆ کارێ گۆ ملەتێ کورد ڕۆژئاوای کوردستانێ دکێ نەش بۆ خاترێ چەند دەستکەفتیەن سیاسینە یانژیش بۆ خاترێ چەند دەستکەفتیەن حکمینە ئیرۆ کار و خزمەت و خەبات و بەرخوەدان و تەکۆشینە گۆ گەلێمەی کورد ڕۆژئاوای کوردستانێ دکێ کار و خەبات و بەرخوەدانە هەبوون و نەبوونەیە یا ئەمێ دبان سەد ساڵێن وەرێدا ئەمێ جهێخەوە بگرن ڕۆژئاوای کوردستانێدا یا ئەمێ وڵدا ببن. لە پاش سەرنەکەوتنی ڕێکەوتنی دەی ئادار و یەکی نیسانەوە وەکو کورد لە ڕۆژاوای کوردستان ئامادەن بۆ ئەوەی کە بە ڕێکەوتنێکی نوێوە بچنە نێو دانوستان لەگەڵ حکوومەتی سووریا بە تایبەت لەسەر کێشەی گەڕەکە کوردنشینەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە؟ بێگۆمان کورد ئامادەنەش بۆ هەر دەقاش بۆ خاترێ دیالۆگێ ئیرۆژی جەنەرال مەزلوم عەبدێ ئەو دەست نیشان کرد گۆ هەرتمژی وێ ئامادە بنش بۆ خاترێ دیالۆگێ لێ ئەو دیالۆگ وێ نەسەر حسابێ کوشتنا و قڕکردنا ملەتێ کورد بێش بەربێ یەکێ ژ عاقلمەندا تێخواستن ئەوێ گۆ ئیرۆل شامێنە ئەف شەڕێهانە ڕاوەستێنش بەرگۆوێ تیجاری نکاربن ملەتێ کورد نەبکەنج بەروەیەکێ ڕاستی ئەوە گۆڤەگەرنە ماسەیە دان وستاندنێ تەفگەرامەی سیاسی ملەتێ کورد هەسەدێ هەرتمژی ئامادەنە دەستێ دیالۆگێ دەرگەهێ دیالۆگێ ڤەکیریە. باشە جەنابی شێخ لە ڕێگای کوردستان 24ەوە دەتەوێت چی بڵیت دوایمین پەیامی تۆ چییە بۆ گەڕەکە کوردنشینەکان بۆ ئەو هەوڵاتیانەی کە هێشتا لەوێ ماونەتەوە و بۆ ئەو هێزانەی کە هێرش دەکەن ئەو گروپانەی کە هێرش دەکەنە سەر ئەو کوردانەی کە لەوێ ماونەتەوە و لە بۆ هێزە کوردیەکان؟ بەداخەوە نەمتوانی دواپەیام لە شێخ مرشید ماشۆ خەزنەوی وەربگرم کە کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی ڕۆژاوای کوردستان لە ئەوروپاوە لەگەڵمان بوو بێگومان پەیامی زۆر گرنگی هەبوو چ بۆ کوردانی ڕۆژئاوا چ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی چ بۆ حکوومەتی ڕاگوزەری سووریا و ئاماژەی بۆ کردکە کورد یەکدی بەرنادەن و کورد پشتیوانی لە یەکدی دەکەن و ئێستا تەواوی چوارپارچەی کوردستان پشتیوانی لە حەلەب دەکات هەروەها دەڵێت کە پەیامەکەی سەرۆک بارزانی زۆر گرنگ بوو و دەتوانێت ڕۆڵێکی گەورە بۆ ڕاگررتنی ئەم شەڕا بگێڕێت.